ڕۆژەیەکی پارتی بۆ ئاشبوونەوە لەگەڵ ئێران لە ڕێگەی بەغداوە ئاشکرا دەبێت. گورزێکی بەغدا حکوومەتی هەرێم ناچار بەلابردنی قۆڕخکاری سەر ئیبراهیم خەلیل دەکات. ترامپ وڵاتانی کەندا و شۆک دەکات، دەیان خاتە بەردەم دوو قورسترین بژاردە. ستاندەر زانیاری دەربارەی پرۆژەیەکی پارتی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئێران ئاشکرا دەکات. دوای ئەوەی هەرێمی کوردستان لە ململانەی تاران و واشنگتندا بووە یەکێک لە ئامانجە سەرەکیەکان بۆ هێرشەکانی ئێران، مەسرور بارزانی لە سەردانی دوو ڕۆژی ڕابردووی بۆ بەغدا داوای دۆزینەوەی دەرچەیەکی بۆ نزیکبوونەوە لە تاران کردووە. بەپێی زانیاریەکان قاسم عەڕەجی، ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق، بەڵێنی بە بارزانی داوە کە دوای جەژن شاندێکی باڵا بۆ تاران ڕێک بخات و نوێنەری هەرێمیشی تێدا بێت. ئەم هەنگاوە لە کاتێکدایە کە واشنگتن و تاران لە ڕێککەوتنی کۆتایی نزیک بوونەتەوە و پارتی دەیەوێ بەم پرۆژەیە لاپەڕەیەکی نوێ لەگەڵ تاران هەڵبداتەوە و کۆتایی بەو ئاڵۆزیە تووندا نەبهێنێت کە پێشتر ڕوویان داوە. دوای ئەوەی لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێم پێداگیری کرد کە ناچێتە ناو سیستەمی ئەسیکۆدا و شەفافکردنی داهاتی خاڵە سنووریەکان، بەغدا لە ڕێگەی کردنەوەی دەواازەی ڕەبیعە لە نێوان عێراق و سووریا و هێنانی کاڵای تورکیا لە ڕێگەی ترانزلێتەوە، حکوومەتی هەرێمی تووشی شڵەژانێکی زۆر کرد وە لە سەردانی دوو ڕۆژی ڕابردووی بۆ بەغدا مەسرور بارزانی ڕەزامەندی دەربڕی کەوا لەمە دوا سیستەمی ئەسیکۆدا جێبەجێ دەکەن لە بەرامبەر ئەوەی عێراق کاڵا لە ڕێگەی ئیبراهیم خەلیلەوە بهێنێتە ناو عێراق. بەپێی ڕێکەوتنەکە لە یەکی مانگی داهاتووەوە سیستەمەکە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت بە ئامانجی شەفافکردنی داهاتی دەواازە سنووریەکان و کامکردنەوەی قۆڕخکاریەکانی کۆمپانیای حیزبەکانی دەسەڵات. دۆناڵد ترامپ بە مەرجێکی توند وڵاتانی کەنداوی شۆک کردووە. لا پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ سەرکردەی وڵاتانی کەندا و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاندووە کۆتایی هێنان بە شەڕ و واڵۆزیەکان لەگەڵ ئێران تەنها یەک ڕێگای هەیە، ئەویش چوونە ناو ڕێکەوتنی ئیبراهیمیە لەلایەن وڵاتانی کەندا و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانە لەگەڵ تەلەبیب. ترامپ هۆشداری داوە یان ئاساییکردنەوە یان دووبارە هێرش دەکەینەوە سەر ئێران. لا دۆخێکی لەم شێوەیەش تاران وڵاتانی کەندا و وێران دەکات. ئەم هەڕەشەیە لە کاتێکدایە کە وڵاتانی کەندا و بەهۆی ترسیان لە موشەکەکانی ئێران هەوڵی هێورکردنەوەی دۆخەکە دەدەن، بەڵام ئێستا لە نێوان بژاردەی ئیسرائیل و وێرانکاریدا گیریان خواردووە و دۆخەکە یەکجار ئاڵۆزە.